هەتاکو 11 طبعا ئاگرمان زۆر بووە دەور 400 بەبان ئاگر هەبووە لەم شارە کەوتووە بەس ئەو ئاگرانی کە گەنم و جوۆیە یعنی درە و پوش و جامە حیساب نەکردووە 58 حاڵەتی ئاگرکەوتنە هەبووە لە ناو شاری کەرکووکە و بەرامبەر ئەوەش 5181 دۆنەم سوتاوە ئەوانی وا کەوتینەتە فریایی و نەمانێشتۆ بستێ 53,029 دۆنەمە لە کۆی ئەو دۆنەمانی وا کە لەم شارە کە فلاحەت کراوە و کە درەوەکرێت دەور ملیۆنێک و 10,000 لەم شارە زەوی فلاحەتی تیاکراوە یعنی ئێمە توانی ومانە لە 90 ئەم زەویانە بپارێزی و نێری بسووتێت ڕۆژوە هەیە 10 حاڵەتە ڕۆژ هەیە 15 ڕۆژەیە 20 بەس هەمووی حرایقی ئەو ئاگرکەوتنەوەی گەنم و جوۆ نییە لەبەرەوەی ئێمە چاک بزای ئیمساڵ مەوسمی زستانمان و مەوسمی بارانبارینەکەمان زۆر بەقوت بوو لەبەرەوەی ناو شار لە 1990 پوش و ژایە هاوڵاتی یەکڕەتە بێ ئەو پوشە ئاوستێنە ئەبێتە بۆ مێما بێتە کاریسیە چێتە ناو ئەو دەغڵەوە ئەو دەغڵەشە سوتەرەگەرە بەس زۆری حریقەکانی کە ڕۆژانە دێتە ڕوومانە زۆری حریقی پوش و جایە لە هەموو سنوورەکان لە حەویجە زۆر بووە لە داقوق زۆر بووە ئەو دوو هینە زۆری تیا بوو خێر ئێمە لەسەر ئێمە ئەوەیە ئەسینە شۆنی ڕووداوەکە بتوانین بە هەموو تیمەکانمان ئەو ڕووداوە کۆنتترۆلکەین زیانی ماڵی و جانی ئەو جوتیارە نەکەوێ دوایەوە ئەگەر شتێکمان شک هەبێ لەو کە لەناو ئەم مەوزوعە بووە و کە دەستی تیا بووە برادەرانی ئەدلەی جنایی لە پۆلیسی کەرکووک خۆیان لێکۆڵینەوە لەسەر مەوزوعە دەکەن ئیمکانەیە ئێمە دەرەجۆ لێیە بالعکس ئیستا هەموو شاری کەرکووک جوتیار و هاوڵاتی ئەم جارە ئەلێن بەرگری شارستانی کەرکووک شۆنی دەستیان دیار بووە لەم حریقانە لەبەرەوەی ئەو حریقانی لەم شارە دەبێت لە ئەمریکاش وایە وەک ئێمە ئیشیان ناکرد ڕۆژوە هەبووە 15-20 حریق بەیەکەوە بوو ڕۆژوە هەبووە 25-27 حریقم هەبووە بەو کارمەدانی ئێمە بەو کەم کارمەدانی ئێمە توانیمانە هەموو شوێنەکان کۆنتترۆلکەین و هەموو دەرو بەس ناو شارش نا قەزاوناحەکانشمان کۆنتترۆل کردوەوە ئێمە